ئەمە بوارێکی زۆر خەتەرە کاتەوە بۆ ئەوەی کە هەر کەسێک هەستا و ڕاست بڵێ ئەوە حەقیقەتی نییە و مەجازە. یعنی ئێستا کابرایەکی شیعە پێمان ئەڵێ والعصر إن الإنسان لفي خسر، والعصر سوێندە بەو زەمەنی ئیمامی مەهدی دێ. ئەگەر مەجازمان ڕێگادا ئێڵێمە حەقیقەتی نییە کە سوێند خواردنە بە زەمەن، ئەمە سوێند خواردنە بە زەمەنی هاتنی مەهدی. بە کابرایەکی شیعەم و دو عالمێکی شیعەوتم نامە سوێند نییە بە زەمەنی ئیمامی مەهدی. وتی ئەی چییە؟ تم سوێندە بەس بەو زەمەنی کە باوکی من ئەمرێ. باوکم ما بۆ کاتە بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی ئێوە. وتی بۆ باوکی تۆ چێوت؟ مەڵا پۆلیسێکی تەقاعد. ێ باشە بۆ جاییزە تۆ بڵێ بە زەمەنی ئیمامی مەهدی، بۆ من بۆ جاییز نییە بڵێم بە زەمەنی مردنی باوکم. ئێگەر ڕێگامان بە هەردووکمان بە خۆمان داوا بڵێن ئێ چ کەس ڕێگا بە خۆدا تەفسیری زەمن بە کەیفی خۆیەکە لەبەرەوە وای لێ دێ هەرواشی لێ هاتووە صیفەتەکانی خوای پەروەردگار هەمووی ئاوا تەویل ئەکرێتەوە.